تۆماری پڕشانازی یەکێتی نیشتیمانی کوردستان بە قارەمانەتی سەدان تێکۆشەر نەخشێنراوە. ڕۆژگارێک کە بێئومێدی باڵی بەسەر نیشتیماندا کێشا بوو، تێکۆشەرانی یەکێتی مەشخەڵانی ئومێدیان هەڵگرت و بز بە بستی ئەم نیشتیمانیان ڕۆشن کردەوە. لە ناو لاپەڕەکانی مێژووی سەروەرانی یەکێتیشدا حاجی ساڵح حەمەدەمین ناوێکی دیار و بەرزی ئەم کاروانەیە کە دوای تەمەنێک لە خەبات لە یەکەم ڕۆژی جەژنی قورباندا ماڵاوایی کرد و لەو چوارچێوەیەشدا وەفدێکی فراکسیۆنی سەوز لە پەرلەمانی کوردستان هاوخەمی فراکسیۆنی یەکێتیان بە کەسوکاری تێکۆشەر حاجی ساڵح گەیاند کە هەموو تەمەنی بە کوردایەتی بەخشی و دوجاریش بەسەر بەرزیەوە کوردستانەکەی جێهێشت. حاج ساڵح پێشمەرگەیشی قارەمان و دێرین و بەردەوام و خەباتجێڕیشی میلەتەکەمان بوو، هەموو تەمەنی خۆی دیارە لە پێناوی میلەتەکەی خۆی بەسەر بردووانە. ئێمەش وەکو فراکسیۆنی سەوز بە پێویستمان زانی لەگەڵ برای بەڕێزم کاکێرش سەردانێکی ماڵەوەیان بکەین و وەلنزیکەوە پرسەی برادرانیان پێ ڕابگەین و سەرخۆشیان لێ بکەین. دیارە حاج ساڵح بەڕاستی ئەو کەسانی کەوا حاج ساڵحیان ناسی بەدەزان کە ئەم پیاوە چەند خەباتجێڕێکی گەورە بووە. لە ساڵی 1970 پێشمەرگە بۆ حاج ساڵح بەشداری کردووە لە ڕزگارکردنی شاری سلێمانی لە ساڵی 1991 و هەروەها بەشداری کردووە لە ڕزگارکردنی شاری کەرکوشی قودسی کوردستان و هەروەها دەور و کاریگەریشی زۆر گەورەی هەبوو. لە دوای نەوەتویەکیش بەردەوام بۆ لە خەبات و تێکۆشان و تا ئەو کاتەی خانەنشین بۆ ئانە. بۆیە ئێمە بەڕاستی وێڕایی سەرخۆشی خۆمان بۆ بنەماڵ و بۆ کەسوکاری بە پێویستی دەزانین هەمیشە ئەم پیاوە تێکۆشەرانە نابێت لە یاد بکرێن بەداخەوە کە لە کەمبوونەوەدان تێکۆشەرەکان، بەڵام ئەرچی سەرشانی ئێمەیە بنەماڵەکانیان بەسەر بکەینەوە و ئەرچی سەرشانی حکوومەت هێرێمی کوردستانە کە ڕێز لە کەسوکاریان لە کوڕەکانیان لە کچەکانیان لە خێزانەکانیان بگیرێت. و هاوڕێ و هاوسەنگەرانی تێکۆشەر حاجی ساڵح حەمەدەمین مێژووی پرسەروەری حاجی ساڵح بە درێژایی زیاتر لە 4 خەبات بەرز دەنرخێنن. ئەو کە پێشمەرگەی ڕۆژانی سەختی خەبات بوو، لە زۆر داستان و لە زۆر قارەمانەتیدا بەشدار بوو، ئامانجی ئەو تەنها ڕزگاری نیشتیمانەکەی بوو. لە ساڵی 1970 لەگە کاک حاجی ساڵحی پێشمەرگە بووین، لە سەری کاراوی پێدەرێن لەوێت تووشی شەڕەشی گەورە و گران بووین، لەگەڵ حیزبی بەعەز پیاوێکی زۆر تێکۆشەر بوو، پیاوێکی قارەمان بوو، پیاوێکی دسۆز بوو، والعاسر عمری خۆی و تەمەنی خۆی لە پێشمەرگای تا سەرف کرد. لە بەرامبەر وەفاداری یەکێتی نیشتیمانی کوردستانیشدا بنەماڵەی تێکۆشەر حاجی ساڵح ڕای دەگەێنن یەکێتی وەک چۆن لە ڕابردوو خوێندنگەی کوردایەتی بنەماڵەکەیان بووە بۆ داهاتووش لەسەر هەمان شاڕەی پرشانازی بەردەوام دەبن. دەستخۆشی لە یەکێتی نیشتیمانی کوردستان فراکسیۆنی سەوز دەکەین کە هاتوون بەسەریان کردوینەوە لە ساڵی 1970 بۆتە پێشمەرگە لەگەڵ برادران هەتا ئەو کاتەی کە خانشین کراوە. دوای ئەوەی تووشی نەخۆشیێکی بوو، پاش مەودایەکی زۆر کۆچی دوای کرد لە سیوێکی عوتی 2020. ساڵح حەمەدەمین لە ساڵی 1970 پەیوەندی بە ڕێخستنەکانی یەکێتی نیشتیمانی کوردستانەوە دەکات و دوای 2 ساڵیش لە کاری نهێنی پەیوەندی بە شۆڕشی نوێی گەلەکەمانەوە دەکات. بە درێژایی تەمەنی بەشداری چەندین داستانی قارەمانەتی کردووە و زۆر ئەرک و لێپرساوێتی گرنگیشی پێس پێدراوە کە هەمیشە سەرکەوتوانە ئەرکەکانی ڕاپەڕاندووە و دوجاریش دوای تەمەنێک لە سەروەری ماڵاوایی کرد و تۆمارێکی پڕشانازی بە میرات جێهێشت. هونەر ڕەسوڵ گەلی کوردستان ڕانیە.